خودك لقيام میوارگرە چێش فێرە دەکەم بە هیپ هاپ بگەی بەهێز سەناسەیە کاڵمەشە سنگت بێنەوە پێش ڕێگەمان دوورەتە فێر بوونی قافیە و کێش بیرت ئازاد کە من لێرم تا بەڵێم پێت بەخێر بی بوو پۆدکاستی لەگەڵ ئەرتێش. سڵاوتان لێبێ بەخێر بێن بۆ بەشی کۆتایی لە وەرزی یەکەمی پۆدکاستی لەگەڵ ئەرتێش. لە بۆ من هەموو شتێک لە هیپ هاپەوە دەستی پێکرد، چونکە هیپ هاپ بوارێکی فراوانە بۆ پێشکەوتنەوە دنیا بینی، هەلبەتە بۆ ئەوانەیە کە لێی تێگەیشتون، چونکە هیپ هاپ لەلایەن گەلێکی زوڵم لێ کراوەوە دروست بوو بۆ شۆڕش، بۆ دەربڕینی ناڕزایەتی، بۆیە ئێمەش دەبێ بە هەمان مەبەست بەکاری بێنین. هەر نەتەوەیەک بۆ ئامانجی خۆی بەکاری دێنێ، ئێمەش دەبێ بۆ ئامانجی خۆمان بەکاری بێنین. نەک تەنیا هیپ هاپ، موسیقا، هونەر، دەبێ هەموو شتێک بەکار بێنین بۆ ئامانجە گەورەکەی خۆمان، بۆ ئەوەی بتوانین دەوڵەتی خۆمان دروستکەین، بۆ ئەوەی بتوانین خاوەن دەوڵەتی سەربەخۆی کوردستان بین کە ئەمە ئامانجە گەورەکەیە. ڕزگاربوونی گەڵەکەمانە لە شێر زوڵم. هەر کامە و بە ڕێگای خۆیدا دەبێت بڕوە، هەر کامەمان بە ڕێگای خۆیدا دەبێت شۆڕش بکە بۆ گەیشتن بەو ئامانجە. لەگەڵ مامۆستا سەرهاد و لە تراکی ئامۆردا دەڵێن کە ڕاپ ڕێگایە نەک ئامانجە. ڕاپ ئەو ڕێگایە کە پێیدا تێدەپەڕین بۆ گەیشتن بەو ئامانجە. ئیتر هەموو کارەکان دەبێت ڕێگایەک بن بۆ گەیشتن بەو ئامانجە کە ئەبێ لوبی پێ بکەین. هونەر یەکێکە لە باشترین ڕێگاکانی دنیا لە بۆ لۆبیکردن لە بۆ زمانی خۆ، لە بۆ کولتور و لە بۆ نەتەوە و لە بۆ مێژوو. نەک مەبەستم ئەوە بێت تەواوی تراکەکانت، تەواوی بەرهەمەکانت نەتەوەی بن، باسی شۆڕش و باسی شەڕ و باسی زمان و ئەمانە نا. بەڵکو مەبەست ئەمەیە کە ڕێگا نەدەیت خۆ بەکەم زانی لە ناختدا دروست بێ، زاڵ بێ بەسەرتدا. ڕێگا نەدەیت زمانی بێگانە لەسەرت زاڵ بێ. تۆ باسی هەرچیرەکەی بیکە لە بەرهەمەکانی خۆتە، بەڵام بە شێوەیەکی کوردیانە بیکوردێنە. تۆ بنووسە، تۆ تراک دروستکە، تۆ فیلم بەرهەم بێنە، تۆ چیرۆک بنووسە، هەر کارێک دەکەی بیکە، بەڵام بە شێوەیەک بۆ هەموویان ڕوون بێ کە ئەمە هونەری کوردیە، ئەمە کوردە کە ئەم کارە دەکا، ئەمە کوردە کە خاوەن مێژوویەکی زۆر گەورەیە، خاوەن مێژوویەکی زۆر دەوڵەمەندە. هەر شوێنێکی دنیام کارە تەماشا بکرێ، سەید بکرێ، گوێ لێ بگیرێ، بزانێت کە ئەمە کوردێک ئەمەی کردووە. نەڵێن ئەمە کەسێکی ئێرانیە، ئەمە کەسێکی عێراقیە، ئەمە کەسێکی تورکە، نا، ئەمە کەسێکی کوردە ئەم کارێک کردووە. کاتێک تۆ شاناسی بە کوردستانی بوونی خۆتەوە دەکەیت، ڕاستەوخۆ لە ژیان و لە تەواوی هونەرەکەت ئەم شتە بە دیار دەکەوێت کە ئەمەش گەورەترین لۆبیە بۆ زمان و بۆ کولتور و بۆ نەتەوەی خۆت. هونەرمەند دەبێت پێش هەموو شتی کولتور بپارێزێ، تەواوی جونگەکانی کولتور کە باس لە نەتەوە دەکەن، کە گزارش لە نەتەوە دەکەن، چونکە ئەمە تەنیا شتێکە کە بۆمان ماوەتەوە. بەداخەوە هونەرمەندمان هەیە کە بە تەواوی تواوەتەوە نێو کولتوری فارس و تورک و عەرەبەوە. ئەو کوردەی کە پێی وایە بە حاشاکردن لە نەتەوەی خۆی لە کولتور لە زمانی خۆی دەتوانێت دەستکەوتێک بەدەست بێنێ، بەڵام ئەمە زۆر هەڵەیە، چونکە ئەمانە هیچ کات کوردێکیان خۆش ناوێت کە کوردێکی ڕاستەقی نەبێ، بەڵکو ئەو کوردانەیان خۆش دەوێت کە تواو نەتەوە نێو کولتوریان. بە دروی ئەمەی کە تۆ کوردێکی ڕاستەقینەی هەڵیان دەخەڵەتێنن، و ئەمە مەترسیەکی ڕاستە و خۆیە بۆ سەر کولتورە ڕاستەقینەکەی کورد. ئەو کوردانەی کە تواونەتەوە پیان وایە تەواو ئەوان کوردی ڕاستەقینن و خەریکە گزارش دەکەن، بەڵام بە زمانێکی تر
بە شێواندنی زمانی خۆیان بە شێواندنی کولتوری خۆیان. ئەم دوژمنانە هیچ کات کوردێکی بە ئاگایان خۆش ناوێ، هیچ کات کوردێکیان خۆش ناوێ کە ئاگادار بن لە مێژووی خۆیان. ئەمانە کوردانیان خۆشەوی کە بێ ئاگان لە مێژوو، بێ ئاگان لە گەورەی شێسعیدی پیران، بێ ئاگان لە بنەماڵەی بەدرخانیەکان، لە کۆماری ئارارات، بێ ئاگا بن لە مێژووی کۆمەڵی ژێکاف، بێ ئاگا بن لە کۆماری مەهاباد و پێشەوە قاسی محەممەد، بێ ئاگا بن لە هێز و هەیبەتی شێخ عەبدولسەلامی بارزانی، هیچ لەبارەی شەرەفنامە و شەرەفخانی بدلیسیەوە نەزانن. ئەوانەی کە نازانن مێساپۆتامیا چەندە گەورەیە، تەنانەت نازانن کوردستانی سوور دەکەوێتە کوێ، ئەوانەی کە زەردەشتی مەزن بە مولکی فارس دەزانن. بەڵێ دوژمنەکانی ئێمە و کوردانیان خۆش دەوێت کە بێ ئاگان لە مێژوو لە کولتوری خۆیان. دەرێژە دەرێ ڕێبازی قازی و قاسملو لە مەهاباد و هەولێر تا ئامەد و قامیشلو، دەرێژە دەرێ ڕێبازی مۆدرنی بارساڵین، من گەنجێکی خوێنگەرم لە ڕێبازی کوردستانین، خاکی من باکوورە، خوێنی من ڕۆژهەڵات، بیرۆڕان باشوورە، دڵی من ڕۆژهاوا کە کورد بوو ئەمانە بێ باکانە خوێنی داوە تاک و مافی بەدەست بێنێ تا ئەم ڕۆژ نەوەستاوە. من ئۆجەلان لە بەندێم، من دەمیر تاش لە بەندێم، من ڕزگارکەری ڕۆژ ئاوام لە دنیا پەسەندێم. هەر هونەرمەندێک بۆ دەستکەوتی مادی یان بۆ ناوبانک کولتور و زمانی خۆی بشێوێنێ خۆفرۆشە. ئەگەر ڕەب خوێن بێ، ئەگەر گەورە سینەماکار بێ، گەورە دەرهێنەر بێ، نووسەر بێ، هەر کەسێک بێ، سیاسەتمەدار بێ، هەر کەسێک بێ، لەم سەردەمەدا هیچ شتێک ناشاردرێتەوە. لەم سەردەمی تەکنۆلۆجیاوە سۆشیال میدیادا هیچ شتێک ناشاردرێتەوە، هەموو شتێک ئاشکرایە، خۆفرۆشی ئاشکرایە، کولتور شێواندن ئاشکرایە، هەموو شتێک بە ئاشکرایی دەکرێت و مێژوو ڕەحم بە هیچ کەسێک ناکە، بەزەی بە هیچ کەسێک نایێتەوە. هەر وەکو مامۆستا پرۆفسۆر کۆچەر بیرکار دەڵێ کە ئێمە زمانی خۆمان خۆش دەوێ. ئەمەش بابەتێکی سیاسی نییە، ئەمە بابەتێکی کولتوریە. ئەو کاتە خۆم بە کورد بناسم، هەر کورد بووم، هەر لە دایک بووم کورد بووم، کە خوێندکار بووم کورد بووم، کە لە ڕۆژهەڵات بووم لە مەریوان کورد بووم، کە چوومەتە بریتانیا کورد بووم، کە مناڵم بووە فێری کوردیم کردووە. ئەتۆ ئەگەر شتەکە خۆت بەلاتەوە بایەخی ببێت ئەبێ هەموو کاتێک کورد بیت. ئەمە شتێکی سیاسیش نییە، شتێکی کولتوریە. ئێمە کولتوری خۆمان خۆش دەوێ، ئێمە زمانی خۆمان خۆش دەوێ. هیوادارم ئێوەش بەهێز و بە تواناوە بەردەوام بن لە پاراستنی کولتوری خۆتان، لە زمانی خۆتان، لە زاراوەکانی خۆتان، زاراوە جیاوازەکانی ناو کوردی. من پێم وایە هەر کوردێکە بێت زیاتر لە یەک زاراوەی کوردی بزانێ. ئەگەر زاراوەت سۆرانیە حەوڵدە فێری ئەردەلانی بی، فێری کرمانجی بی، فێری هەورامی بی، ئەگەر نافێری زازایی بی، ئەگەینا فێری بادینی بی. یەکێک لە زاراوەکانی تر بزانی لە کوردیاوە دەوڵەمەندیەکی زۆر زیاترت پێدەدا، هەم دەڕووی هونەریەوە، چونکە هونەری هەر ناوچەیەک هونەری تایبەت بەخۆی هەیە لە کوردستانی گەورەدا. ئێمە دەبێ ئەمە بسەڵمێنین کە کوردستان خاکی پیرۆزە. ئەمەش نەک ئێمە، ئەمە هەم ئاینەکانەمەیان سەڵماندووە، هەم مێژووەمانیان سەڵماندووە. ئەوە چیای گودی گزارش لەم ڕاستیە دەدا. مەبەست لەم پۆدکاستە شەمەیە کە ئێمە فێر بین بە ڕێگایەکی ئەکادیمی و تەندروستەوە فێر بین بۆ ئەوەی لە هونەرەکەی خۆمان بەردەوامی هیوادارم هەر کەسێک لەو کارەی کە دەیکا حەوڵ بدا کەسانی تریش لەم کارە باشانەی خۆی فێرکە، هەر کارێک بێ، نەک تەنیا هونەر. من ئەمە دوایین بەشە لە وەرزی یەکەم و دڵنیا بن لە وەرزی دووەمیش بەم زوانە دووبارە پێکەوە دەبین بۆ ئەوەی کە بابەتی زیاتر بە شێوەیەکی چڕ و فراوانتر کە کاتی هەر بەشێک زیاتر بێت، 2 بەرامبەر یان 3 بەرامبەری هەر بەشێک بێت لە وەرزی یەکەمدا. تا وەرزی دووەم تەندروست باش و دەرساخ و سەرکەوتوو بن.
خودك لك يا میوەرگرە چێش فێرت دەکەم بە هیپ هاپ بگەی بەهێز سەناسەیەک هاڵمەشە سنگت بێنەوە پێش ڕێگەمان دوورەتە فێر بوونی قافیە و کێش بیرت ئازاد کە من لێرم تا بەڵێم پێت بەخێر بی بوو پۆدکاستی لەگەڵ ئەرتێش